بەخوای گەورە بە 4 نەفەرەواڵی کردووە 10 نەفەرە بێ ماڵاوە. پاس و گلەیی بەردەوامی خەڵکی کوردستان هێڵە گشتیەکان چۆن خەڵکیان پەست و تووڕە کردووە. هێڵی گشتی لە باشووری کوردستاندا کە زیاتر پێی دەگوترێ هێڵی تاکسی و پاس بووەتە یەک لەو نەنگی و خراپیانەی تری حکوومەت کە خەڵکی بە تەواوی تووڕە و نیگەران کردووە. لە باشووری کوردستاندا بە تەنها 4 شاری گشتی و 68 شارۆچکە و 6,000 گوند زیاد لە 167,000 تاکسی و پاس بۆ گواستنەوەی هاوڵاتیان هەن کە کۆنی و خراپی بەشێکیان بووەتە گرفتی بەکارهێنەرانی. لە نێوان شارە گەورەکان پاسەکان لە نێو خۆی شارەکان و گەڕک و بازارەکان پاسە کۆنەکان و دارزاوەکان جگە لە نیگەرانی خەڵک دیمەنێکی ئێجگار ناشرینیشیان دروست کردووە کە هەمووان بە تاسەوە چاوەڕوانن ڕۆژێک ئەم هێڵە گشتیانە لانیکەم وەک وڵاتانی دراوسێ بە پاسی مۆدێل بەرز و مواسەفات پڕ بکرێنەوە تا ئەوەی ئیدی خەڵک لە نێو پاسەکان عارەقەی گەرما نەسەڕنەوە. لە کوردستاندا تەواوی هێڵە نێوخۆی و دەرەکیەکان بەدەست هاوڵاتیان خۆیانەوەن هەرچەندە ماوەی چەند ساڵێکە وەزارەتی ناوخۆ چەند پەیڕە و ڕێکارێکی بۆ تاکسیەکان داناوە بەڵام هێشتا پاسەکان نەچوونەتە پرۆگرامی وەزارەتی ناوخۆ و گواستنەوە و شۆفێر و خاوەن خەتەکان بە ئارەزووی خۆیان هاوڵاتیان دەگواستنەوە. 18,000 پاسی گەورە و 4,000 پاسی بچووک وەک ئەوەی هاوڵاتیان پێی دەڵێن بەچکە پاس لە نێوان شارەکانی سلێمانی و هەولێر و دوهۆک و کەرکووک و هەڵەبجەدا هەن و ئەم پاسانە کە پێیان دەڵێن مینی پاس لەژێر جەبرێکی قورسدا هاوڵاتیان دەگوازنەوە بەبێ ڕەچاوکردنی دابینکردنی شوێنی فراوان و فێنکی و خزمەتگوزاری تر. لە نێو شارەکانیش کە دەکاتە نێوانی گەڕک و بازارەکان نزیکەی 18,000 پاسی گەورەی 21 نەفەری هەن کە بەپێی بە دوواداچوونەکانی ڤار میدیا زیاتر لە 45% ئەو پاسانە هیچ مەرج و شیاوێکی گواستنەوەی گشتیان تێدا نییە و بەشێکی زۆریان تەنانەت لە مەرجی تونند و تۆڵی دەرنەچوون و تا ئەوەی زیاتر لە 2,000 لەو پاسانە مۆدێلیان ساڵانی هەشتاکانە کە تەواو مەترسیدارە بۆ سوارڕۆیی. بەرپرسانی حکوومەتی هەرێم وەکو هاوڵاتیان گلەییان هەیە لە خراپی کوالەتی و دۆخی ئەو پاسانە کە نە هیچ ساردکەرەوە و گەرمکەرەوەیەکی تێدایە و نە بە هیچ مەرج و ڕێنماییەک کار دەکەن بەڵام هێشتاش هیچ سەرمایەدار و کۆمپانیایەکیش دەست پێشخەری نەکردووە لە نوێکردنەوەیان و پێشخستنی ئەو خەتانە و بە مۆدێرنکردنیان. بەکارهێنەرانی سۆشال میدیا لە کوردستاندا زۆر کات ڤیدیۆ و وێنەی پاسەکۆن و دارزاوەکان لە پڕەکانیان وەکو تەنزدا دەنێن تا ئەوەی زۆر کات دەنووسن ئینشاءڵڵا بە سەلامەتی بگەینەوە ماڵ باشە. نوێکردنەوەی هێڵی پاسە نێوخۆیی و دەرەکیەکان نەک هەرتەنها تووڕێی و نیگەرانی خەڵکدا دەپۆشێت بەڵکو خواستێکی زۆری خەڵکانی تری خاوەن ئۆتۆمبیلیش جێبەجێ دەکات بە تایبەت ئەوانەی نایانەوێت ئۆتۆمبیلە تایبەتەکانیان ببەنە سنتەری شارەکان و شوێنە شڵۆق و قەرەباڵغەکان. ئەمە جگەلەوەی دەبێتە جێگا سەرنجی گەشتیاران و بەردەوام ئەوانیش هەم بەکاری دەهێنن و هەمیش پێی سەرسان دەبن بە تایبەت ئەگەر پاسەکان مۆدێرن و پێشکەوت و خاوەن مواسەفات بن. قسەی کۆتایی ڤار دەیکات.